بەڵێ جەمال لە دوای شۆڕشی ژینە ئەمینی لە ئێران و گیان لە دەستدانی ژینە ینی بەشێکی زۆری ژنان لە ئێران ئەم هەڵمەتەی فڕێدانی سەرپۆشەکانیان دەست پێ کرد بەڵام یارژیتکردن و یانی دخوازم بە ئاوایەکی ئازادانە ئەو بخۆ بریاردن ئێک و دخوازێ دێنێ ئێک و ناخوازێژی نەدەین بەڵام حکوومەتی ئێران چەندین ڕێکاری نوێ گرتوۆتە بەر بۆ ئەوەی کە بە زۆر ژنانی ئێران و ئافرەتان ناچار بکات کە سەرپۆش دابنێن و لە کۆتاییدا یاساکان گەیاندا پەرلەمانی یا وڵاتە و پەسەندیان کرد مەبەستمانە گفتوگۆ لەبارەی ئەم بابەتەوە بکەین بەڕێز لەیلا قاسملۆ چالاکوان لە برۆکسلۆ لەگەڵمانە. لەیلا خانە ئێوارەت باش، زۆر بەخێر بێ بۆ کوردستان 24. ئێوە وەکو چالاکوانێک تێبینیتان چییە لەبارەی یاساکەوە؟ ئەم یاسایە کێشەی چی تێدایە بۆ ئێران و یا چی زیاد کردووە؟ زۆر سپاس، منیش سڵاو و ڕێزم هەیە بۆ ئێوە و بنەرانی بەڕێزی بەرنامەی ئێوە. من بەر لەوەی کە وەڵامی ئەم پرسیارەکان بدەم پێم خۆشە ئاماژە بەوەی بکەم کە بارودۆخی ئێران، ڕژیمی ئێران هەر کاتێک کە دوو چەکی لەبەردەستایە، یەکیان سەرکوتکردنە و یەکیان سەرکوتکردنی خەڵکە بە سەپاندنی یاساهایەکی زۆر قورس بۆ ئەوەی کە بتوانێت کۆمەلگا ترسیش یەکە لەوانەیە کە کۆمەلگا بتوانێت کۆنتڕۆڵ بکات. ئێستاکەش بە تایبەتی لە دوای شۆڕشی ژیناوە ڕژیم بەو نەتیجەیە گەیشتووە کە ئەو پێشەنگبوونی ژنان لەو شۆڕشە بەواتای داخوازی مافی خۆیان بێتن هاتە ئارایە وەزانی کە ژنان کۆتا نایە لەو داوا خواستەوە بەستێتن یاساهایەکی زۆر قورس وەکو یاسا پەسەند دەکات کە جەزای زۆر قورسیشی لەسەردا بێتن بۆی کە تەواوی کۆمەلگای ژنان کۆنتڕۆڵ بکەن. ژنان نیوەی بەشی ئەم کۆمەلگایان و بەو نەتیجەیە گەیشتووە کە ئەگەر ژنان کۆنتڕۆڵ بکات یعنی تەواوی جامعەی خۆی کۆنتڕۆڵ دەکاتن. ژنان پێشەنگداری شۆڕشی ژینا بوون لەو شۆڕشەدا و ڕژیمیش ڕاوەستا ئەوەی زانی کە ناتوانێتن بەرەنگار بێتن بە ترسێکی دووبارە هەیە لەوەی کە ئەو شۆڕشە دیسە هەر هەڵ بدەتن دیسا خەڵکەکان ناڕزایەتی بە تایبەتی زۆرتر بێتەوە کە چارەسەریش نەبووتەوە بەهۆوەتای ئەوەی بێنە سەر شەقامەکان دیسا بۆ ئەوەی کە پێشەوەی بگرێت بە ترسی لەوەی هەیە دێتن ژنان کۆنتڕۆڵ بکات یاسایەکی زۆر قورس دادەنێتن بۆ ئەوەی کە لە ترسەوە ژنان نێنە دەرێ کە بە باوەڕی منیش هیچ کاریگەریەکی وای نابێ یعنی یارمەتی نادەت بەوەی کە ژنان نێنە دەرەیە خواست و ویستی خۆیان کە ئازادی و بەرابەریە فڕێدانی لەچکە یەک بەش لەوەیە یەک ئەسلیترینی ئەوەیە کە ژنان دەیان هەبێتن لەو کۆمەلگایە بەرامبەر بن بەشدار بن لە حقوق و بەشەکە لە بواری سیاسیەوە لەنێو خودی کۆمەلگا لەنێو ئیدارەجاتەکان ئەم شتە نییە دەبێتن شتێک بێت کاتێ بەو یاسایە کەرامەتی یەکی ژن دەبێتە ژێر پرسیار بە دڵنیایەوە ئەو ژنانە قبوڵی ناکەنەوە. دروستە بە کورتەخاوێن دەتوانێت کبکەت بێدەنگ بێت کۆمەلگا بەڵام چۆن کێشەیەکانی پێشتریش چارەسەر نەبوونەوە ئێستاکە ژێکەکەی تر هاتۆتە سەرێ کە کۆنتڕۆڵکردنی ژنان بێت و بەو یاسا قورسانە مزازاتی زۆر قورسیان بەسەردا شەپێنێتن بە دڵنیاییەوە کێشەیەکە چارەسەر ناکات بە باوەڕی. برێز لەیلانۆها ڕێخستنی ناودەولەتی ئەمنستی ئینتەرنیشنل بەرتەکین مەزن یعنی ڕێکشن ئێمەزن بەرامبەری vê یاسایەدان لێ وسا تێگوتن و ئەڤ یاسا پەیامێکە بۆ وان خۆ پێشاندانان گۆ ژن لە ئیرانی پێویستە لە گۆر یاسایین کۆمارا ئیسلامی تەف بگرن نرخاندناتێکی بەدڵنیاییەوە ئاماژەیەکی زۆر باشیان پێکردەوە. من ئاماژەم پێکرد ژنان بە تایبەتی لە شۆڕشی ژینان نیشانیاندا کە ناتوانن شۆن و ڕێگای خۆیان لەو ڕژیمە جێگای خۆیان کەڕامەتی خۆیان ببینەوە و هەروایە کاتێ ئەو ڕژیمە دەیهەوێت ژنان کۆنتڕۆڵ بکات ئەی ڕۆڵی خودی ژن لێرە چییە کەرامەتی ئەم ژنە لەکوێیە چۆن دەتوانێت خۆی هەڵبژێرێت چی لەبەرکەت بۆ چۆ بڕۆ چ کار بکەتن بۆ دەبێ یاسایەک بە هەمیشە ژن کۆنتڕۆڵ بکەتن. ئەمە بێڕێزیکردن بە مافی خودی ژنە بە ڕۆڵی ژنە بە کەرامەتی ژنەکە ئازادی تێدانیا و بە دڵنیایەوە ئەوە کاریگەری لەسەر خودی ژنان دەبێتن ئەوەی کە خۆیان نادۆزنەوە لێرە وەکو یەکدانە
کەسایەتێکی بەرامبەر وەکو پیاوە بەڵێ دەتوانێت دیسان ئەگەر هاتنە سەر شەقام مجازاتی زۆر قورسیان بێت بەکو سەپاندنی زیندان چەند ساڵێکی زۆر بەکو 20-25 ساڵ لەسەر بۆ ئەوەی کە ئازادیان نەداوای مافی خۆیان کردوتەوە. بەس ژنان کە دەزانن چیان دەوێت ڕژیم لە ترسیوەی دێتن ئاوە بێڕێزی و دەستدرێژی لە پرایڤسی بەشی پرایڤەتی خودی ژنان دەکاتێنی ئەو کرامەتە بێت ئەو ئازادی ڕایداربڕین بێتن کە بزانن چی هەڵبژێرن چی هەڵنەبژێرن لە کۆمەلگا چۆن بژین ئەگەر چاولەکەن لە هەموو شۆنێک یاسایاندانەوە مەعموریاندانەوە تەنانەت بەشی ئەمنیەتی ژبارەتی کار بۆ ئەوەی کە ژن کۆنتڕۆڵ بکات ئەی ئەوەندە ترسی هەیە ئەو ژنە لەوەی کە دەهێ دەمیزاماژەبەوەی کەم کە ژنان دەزانن چیان دەبێتن بەڵام هیچ ڕۆڵەکیان نییە. دەستخۆش لەیلا خان ینی ئێستا ئەوەی ئێمە کە زۆر فۆکەسی دەخینە سەر ئەویش پرسی حیجابی ژنانە لە ئێران ئێوە وەکو چالاکوانان ئەوەی کە دەیبینن زۆرینەی ڕەخنەکانتان لەسەر حیجابە یاخود زۆرینەی یاساکانی ئێران مافەکانی ئافرەتان پێشێل دەکەن. من بەو باوەڕام کە حیجاب یەک شتێکی زۆر اختیاریە بەڵام حیجاب ئەگەر ژنان ئێستا کە دەنگیان دەرهێنەوە لە بەرامبەری ڕاموستاون ئەوەش بەشێکی لە یاسایەکان دەگرێتەوە لە ڕژیم کە پرسی ژنی بردوتە ژێر سوال ژنان توانیانە ئەو یاسایی کە دژ بە ژن تەسویب کراوە پەسەند کراوە بەرێتە ژێر سوال ئەوەی کە حکوومەتێکی ئیدۆلۆژیک باوەڕی بەوەیەکە ژنان دەبێت ئەو جوورە ئێمە دەڵێن دەبێت لیباس لەبەرکەن حیجابیان لەبەردابێتن حیجاب بەشەکە لە بەشی ناڕزایەتی و داوا و خاستی ژنان من بەگشتی خودی ڕژیمەکە دەبێنمە ئەو یاسانەی کە دژ بە ژنن ئەگەر کەرامەت و ئەو ئازادی و بەرابەریە هەبێتن حیجابەکەش لەلایەکی دەبێتن بەڵام حکوومەتێکی شەرعیەتی بەوەیە کە شەرعیەتی ئیسلامی دەدات حیجابی ژێکێک لەو بەشانە دەبێتن کە ژن لە بەرامبەر ئەوە حیجاب دانان یعنی نەکوتن بەو ڕژیمە کە ئەویش بەشەکە لە ماهیەتی ئەو ڕژیمی کە ژنان نەیان پێکوتووە من زۆر گەورەتر لەوە دەبینم ینی ئاوا بڵێ برێز لەیلا ینی باڵا من کشانتی گوتن و ئەڤ یاسا هەروەها ینی لایەکی ئابووریژی تێدا هەیە بۆکو جزایی گرام بدن ینی حکوومەت دەسەلات پەرەیانژی بڤێ ڕێگە بکاربە وەربگرێت چ چاوا دەبینە ئەمە ڕاحەتترین لەبەردەستترین چەکە لەبەردەستی ئەم ڕژیمە بە تایبەتیش باری ئابووری کە ئێستا لە کۆمەلگا ئاسان باش نییە خەڵک نانی شەبینیە بیخۆتن ڕژیم خۆی تووشی قەیرانهایەکی زۆر گەورەیە قەیرانی ئابووری بێتن ژینگە پارێزە بێت جیهانی لە ئاستی جیهانیش دەتەناوەت ئەو مەشروعیەتەی نەماوە ئێستا ئەم یاسایە کە سەپاندوێتی دەبێت زۆر کورس لەباری ئابووریەوە ماڵی شتێک بدەن ئەوە بۆ خەڵک گران دێت زۆر قورسە زۆر سەختە بۆچی چون باری ئابووری خەڵک هەونیە خەڵک ئەوەیان نییە بۆ نانی شەویان داماون بەس دێتن ڕێک لەو شوۆنەی دەدات کە خەڵک دەزانێتن لەچۆ کێشە و ڕەختی هەیە و ناتوانێت بۆی سەختە کە جێبەجێ بکات. باشە لەیلا خان پێتان وایە کە ئافرەتانی ئێران ملکەچی ئەم یاسایە دەبن کە سزای زۆر توندی تێدایە خۆشتان ئاماژەی پێ دەکەن یاخود شۆڕش و نیگەرانی و ناڕزایەتیەکانی ئافرەتان لە ئێران بەردەوام دەبن؟ یەک شت هەیە ئەوەی کە ئەو کێشەیەکانی کە لە نێو کۆمەلگا هەیە بە تایبەتی لە ئێران چارەسەر نەبووە هەر بۆی هۆی ئەوەش بوو کە شۆڕشێکی بەنێوی شۆڕشی ژینا خوڵقاندرا ئێستا کە هەیە ئەوەی کە بزانن بۆچی ناڕزایەتی هاتنە سەر شەقامەکانی خەڵک بۆچی بوو بە دوای ناگەڕێن ڕێگایەک بدۆزنەوە دێتن ئەم تەسویب دەکاتن ئەو یاسایانەی کە پێش خەڵک بگرێتەوە یعنی دواخوازی خەڵک وایە کە ناتوانێت حکوومەت ئەوانە چارەسەر بکات بەس ئەم خەڵکە
چون هیچ کێشەیەک چارەسەر نەبووەوە دیسە کێشەیەک تریش هاتووتە سەری پێی وایە بە یاسایی تونند و زۆر قورس بتوانێت پێش ئەو خەڵکە بگرێت چونە کێشەیەکان چارەسەر نەبوونا لەوانەیە بۆ ماوەیەکی کوردخایەن بتوانێت بکات بێدەنگ بکات خەڵک بەڵام بە دڵنیاییەوە لە داهاتوو دیسان سەر هەڵدات و ناڕزاتەکان یەکجار زۆرترن دیسانیش بۆی ئەوە دەبێتن کە خەڵک بە تایبەتی ژنان بێنە سەر شەقام و ناڕزاتی خۆیان دەرببڕن. سپاس بۆتە برێز لەیلا قاسملوو چالاکوان ji Brüksel پایتەختا بەلژیکایê gelme.